distinguished guests, speakers, moderators, participants, میوانە ladies and خۆشەویستەکان gentlemen. خانمان On بەڕێزان behalf of Giano Cancer Center, دوای ئامادەبوونمان بۆ ژیانەوەی کوردستان و هەروەها کار و هەماهەنگکێکەکەمان بۆ کۆمەڵگای عێراقی و کوردستان ئەمڕۆ جێگەی شانەزیە کە پێشوازیدان لێ بکەین بۆ یەکەمین بانگەشە و هەروە کۆربەندمان لە عێراقدا و بەتایبەتی لە کوردستاندا و لەمە دوای ئەم کۆبوونەوەمان لە ساڵی 2015 لە شاری فاروقی پزیشکی و هەروەها لە کۆربەندەکانماندا تاوتوی چەندین دەکەین دوای کاردانەوەی جدیەکانمان بۆ ئامادەبوونی بەرەو پێشبردنی کەرتی تەندروستی لە ناوچەی کوردستان و هەروە لە عێراقدا چەندین پێشهاتەی باشتان پێشکەش دەکەین و هەروەها چەندی پێشنیاری تر دەکەین لە چوارچێوەی ئەم چاو پێکەوتنەمان لە مانگی ئۆکتۆبەردا لەم ساڵدا ئەمە ئاماژە دەبێت تاوەکو بتوانین سوودوەربگرین لە کەرتی تەکنەلۆژی و هەروە کەرتی بایۆلۆژی تاوەکو بتوانین چارەسەری نەخۆشیەکان بکەین بە شێوەیەکی بەرچاوتر و ژیانێکی باشتر دەستە بەرگین بۆ نەخۆشەکانمان ئەمە یەکەمین چاوپێکەوترمانە لە عێراقدا و هەروەها ڕاستیەکەی بڵێم لە خۆرهەڵاتی ناوەڕاستیشدایە لە چوارچێوەی ئەم کۆنگرێماندا خۆمان ئامادە دەکەین لە چەندین ڕۆژی داهاتوودا تاوەکو ئەو پێشهاتانەی کە هەیە تێپەڕێنین و ڕێگرەکان نێڵین ئەم ستافەی کە لێرەدا هەیە لە ئاستێکی باڵاوە هەڵبژێراون لە ئاستی گیانگیریدا و توانەیەک و پێشاتەیەکی زۆر باشانێ بە هەماهەنگی چەندین لایەن و هەروەها سنتەرەکانی پزیشکی و هەروەها سنتەرەکانی لە کۆڵینەوە ئەم چاو پێکەوتنە بە شێوەیەکە تاوەکو بتوانی ئاستی پزیشکیمان بەرەو پێش بکەین هەروەها بتوانین کێرتەکانی پزیشکی و هەروەها تەندروستی و هەروەها سستەرەکانیشمان بەرەو پێش بکەین و ئاسی ڕایەنانیان بۆ بکەین و هەروەها بتوانین چارەسەرکردن بە شێوازێکی تیش بۆ چارەسەری نەخۆشەکانمان بەردەست بکەین سەرەتا یەکەمین چاوپێکەوتنماندا لە عێراقدا هەندێک پێشهات هاتە پێشمان بەڵام کارمان کرد و هەمانگی باشمان کرد لەگەڵ هاوکارەکانمان وەکو فاروق شاری پزیشکی فاروق و هەروەها چەندی وڵاتی تر و لایەنی پەیوەندیدارتر هەماهەنگیان کرد زۆر سپاستان دەکەین بۆ ئەو کار و چالاکیەی کە کردوتانە کۆتاشت دەڵێم ئەمە نابێتە کۆتا بڕگەی وتەکان و کۆبوونەوەکانمان ژیانی خەڵک بنەمای سەرەکی ئێمەیە بۆ پاراستنیان و پێکەوە دەتوانین کار بکەین تاوەکو بتوانین ڕوبەڕووی نەخۆشی ژێرپەنجە ببین بەخێر بچن و هەروە هیوادارم هەموو کاتێک ئەکە لە تەندروستی باشدا بن. زۆر سپاس دەکەین بە وتارە پێشکەشی کرد دەمانوێت چەندین کەستان پێشکەش بکەینەوە لە چوارچێوەی کەرتی پزیشکیدا کە لە وڵاتی کالیفۆرنیەوە هاتوون و هەروە سەرەتا دەمانێت پێشواسی بکەین لە مسترواسی بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەناوی خودای گەورە ئامادەبوانی بەڕێز خۆشەویستان ئێوارەتان باش و سڵاوی خوددا لە هەموو لایەک بێت. سەرەتا بەوە دەستمان پێ کرد بۆ ئەم کۆربەندە تاوەکو بۆ دەقەیەک بە پێوە ڕابۆسیم بە بێدەنگی وەکو پیشاندانی ڕێزێک و ئەوانەمان بێتەوە یاد کە ژیانی خۆیان تەرخان کردووە بۆ بەرەو پێشبردننی کەرتی ئەمنیەت و ئاسایش لە وڵاتەدا و هەروەها بتوانین ئەو کەسانە بژێنینەوە دووبارە و تاوەکو ئێمە بتوانین بە شێوەیەکی ئەمنیەت و ئاسایش بژین. ڕاستە ئەوانە ئەگەر ئەمەشیان بۆ نەکەین جێگەیان دیار دەبێت و ئەم وڵاتەی کە ئێستا ئێمە تێیدا دەژین شایستەی ژیانێکی باشترە و هەروەها شایستەی ژیانێکی خۆشگوزەرانترە.
و هەروەها بە هەمومان بەدەستەکانمان شێوازێکی باشتر و هەروە کەش و هەوایەکی باشتر بڕەخسێنین بۆ ژیانێکی ئارام بۆ ئەمنیەت و ئاسایشێکی باشتر و زۆر سپاسی هەموو لایەنێک دەکەم بۆ هەماهەنگی و هاوکارەکانیان بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی شێرپەنجە و هەروەها بۆ هەموو جۆرە نەخۆشیەکانی شێرپەنجە. ئەمە جێگەی شانازیە بۆ من کە سەردانی سنتەری جەنەوام کرد بۆ نەخۆشیەکانی شێرپەنجی کرد. دەبینی چەندین کوڕ و گەنجی لاو هەبوو بەم نەخۆشیەوە دەیانڵان و هەروە جێگەی ئەوەن کە پاڵپشتی بکرێن و هاوکاری بکرێن تاوەکو ئەم نەخۆشیەیان تێپەڕێنن و هەروەها ئەو کەسانی کە کاریش دەکەن جێگەی ئەوەیە کە دەستخۆشیان لێ بکرێت. ئێمە لە ئاستی پرسیارەتی داین وەکو هەموو نەتەوەکان ئێمە ڕوو دەکەینە ئەوروپا و ئەمریکا بۆ هەندێک هۆکاری سادە چونکە بەرەو پێشوونەکانی ئەوان لە چوارچێوەی زانستایە. زانست ڕۆشناییەکە و ڕێڕەومان بۆ ڕوون دەکاتەوە و بەهێزترین چەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەفامی و هەروەها زوڵم و زۆرداری و هەروەها بەرپاکردنی ئەمن و ئاسایش و ژیانێکی خۆشگوزەران بۆ هەموو لایەک و زۆر سپاستان دەکەم بۆ ئامەتە بوونتان بۆ ئێرە و هەروەها سپاستان دەکەم بۆ ئەم دەرفەتە زێڕینە کە ئامادە بووم لێرەدا و من هەمیشە لە ئامادە باشی تەواو دەکەم. هەموو لە خوددا هەموو لایەک بپارێزێت و بتوانین لە داهاتوودا ئەم وڵاتە بە شێوازێکی خۆشتر و خۆشگوزەران بژێ و هەموو نەتەوەکانیان پێکەوە کار بکەن و هەروەها بتوان ئەمنیەت و ئاسایشێکی باشتر بۆ ئەم خەڵکە بەرقەرار بێت. زۆر سپاس بۆ هەموو لایەک. For your kind words. Our next speaker, the consultant وتاری داهاتوو لەلایەن University Hospital from Stockholm, Sweden. لەلایەن بەڕێوەبەری نەخۆشخانەکەمانەوە ئەبێ لەلایەن سەپەرشتای نەخۆشخانەکەمانەوە بێ بەڕێز فاروق. Ladies and gentlemen, بەڕێزەکانم، dear ministers, بەڕێزان سەرۆک وەزیران، لەلایەنی بەڕێز فاروقەوە من لێرەوە قسەتان لەگەڵتا دەکەم. to welcome you in this unique and first Best of Astro meeting in Iraq. لەم کۆربەندەی کە لە شاری فاروقایە تاوەکو بتوانین ڕوبەڕووی باشتری نەخۆشیەکان ببینەوە و بتوانین ئاستێکی خوێندنی باڵا دەستبەر بکەین بۆ هەموو لایەنەکان و هەموو کۆمەلگای کوردی و ئەم عێراقە تاوەکو بتوانن ڕوبەڕووی ببینەوە ڕوبەڕووی نەخۆشیەکان ببینەوە. ئامانجی سەرۆکی ئێمە بریتە لە ڕوبەڕووبوونەوەی سەرجەم نەخۆشی و هەروەها کێشەکان دەمەوێت سەرەتایەکی کورتان بدەن لەسەر کارەکان و باگراوەندی شاری پزیشکی فاروق. شاری پزیشکی فاروق یەکێکە لە شارە پزیشکێکە بەهێزەکان کە لە شاری سلێمانی و هەرێمی کوردستاندا دروست کراوە و هەروەها ئاستی گەشە پێدانی بەرەو پێشتەڕوا ڕۆژ بە ڕۆژ و هەروەها لەلایەن گروپی کۆمپانیەکانی فاروقەوە کار دەکات و پاڵپشتی دەکرێت و هەندێک لایەنی تریش لە تورکیا و چەندی لایەنی تریش ڕۆڵیان هەیە لە بەرەو پێشبردننی گەشتەکردنەکانی ئەم نەخۆشخانەیەدا. ئەم نەخۆشخانەیە لەسەر ڕوبەرێکی زۆر فراوان دروست کراوە، هەروەها چەندین شت هەیە تاوەکو دەستەبەر کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەکان بە ئاستێکی مۆدێرنانە و پێشکەوتوانە و چەندین ژووری تایبەتی تێدایە بۆ نەخۆشەکانمان. ئەکار و ئامانجەکانمان بریتە لەوەی باشترین چارەسەر دەستەبەر بکەین بۆ نەخۆشەکانمان و هەروەها بەرژەوەندی نەخۆشەکانمان
لە بنەمای سەرۆکی خۆماندانەوە و ئێمە کار دەکەین لە چوارچەوەی ستەفەکانماندا تاوەکو ڕۆژ بە ڕۆژ بتوانین باشترین دەستەبەری چارەسەر بەردەست بکەین بۆ نەخۆشەکانمان. کارەکانمان بریتە لە بەرەو پێشبردننی ئاستی خزمەت گوزارەکانمان لە ئاستێکی نێودەوڵەتیدا بە شێوازێک ئاستی نێودەوڵەتەکان بێنینە ناو هەرێمی کوردستانەوە و هەروەها بتوانین کارەکانمان بەرەو پێش بەرین لە ئاستێکی پرۆفیشناڵی نێودەوڵەتی. و هەروەها چەندین ستافی تایبەتمانەیە لە شاری پزیشکی فاروق، زیاتر لە 80 پزیشکی تایبەتی و چەندین سستەری تایبەتیشمان هەیە و هەروەها پێکهاتووین لە چەندین نەتەوەی جیاواز لە ناو شاری پزیشکی فاروق کە پێک هاتوون لە عێراقی و هەروەها لە هەندی و پاکستانی و لە هەمان کاتیشە وڵاتەکانی تریش و هەروەها زیاتر لە 2000 کارمەندی ئافرەتمان هەیە و هەروەها چەندین ستافی تایبەتی و گرنگمان هەیە لە ناو شاری پزیشکی فاروقدا وەکو دەزانن و ئاگادارن و کاری جدی ئێمە بریتە لە ڕێزگرتن لە بنەماکانی مرۆڤایەتی و هەروە بتوانین کوالێتیەکی باش بەردەست بکەین بۆ نەخۆشەکان و هەروە ڕێزیش لە ستافەکانی خۆمان بگرین. و زۆر سپاسان دەکەم بۆ جۆگرتندان و هیوادارم و ئەوەتە خوازم کە چێژ وەربگرن و هەروەها بتوانن سوود لەم کۆڕبەندەمان وەربگرن. زۆر سپاس بۆ مولایەک. زۆر سپاس جەنابی دکتۆر. وتە پێشی داهاتوومان بریتە لە وەزیری تەندروستی دکتۆر میران. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بەڕێز جەنابی وەزیری تەندروستی، بەڕێزان پارێزگاری سلێمانی و پارێزگاری هەڵەبجە، سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، ئەندام پەرلەمانە بەڕێزەکان، لێپرسراوی مەڵبەندی سلێمانی کاک شێخ هەموو ئەم دڵسۆزانی کە دیارە لێرە کۆبوونەتەوە بۆ هاوکاریکردن و دڵسۆزی کەرتی تەندروستی کەسایەتیەکانی شاری سلێمانی، پزیشکە بەڕێزەکان، مامۆستاکانمان، سندیکای کارمەندان، گشت سندیکا و کۆمەڵەکانی ناوەندی تەندروستی، میوانە بەڕێزەکان، ئێوارەتان باش. دیارە شێرپەنجە ناوێکی ترسناک و ئایندەیەک بەرەو ڕووناچی کە چاوەڕێی دەکەین. ئەم کۆبوونەوەمان لە شاری جوان هیوایەکە بۆ سبەی. ئەم ترسە واقیعە و دەبێت ئامادە بین بووی. بەردەوام شێرپەنجە لە هەڵکشاندایە. ئەگەرچی لە واقیعدا ڕێژەی پێشبینی کراو لە شاری سلێمانی کەمترە، بەڵام ئێمە گرفتی ژماری دانیشتوان و تۆمار و هاتنی بە لێشاوی نەخۆش لە سەرتاسەری عێراق و هەندێک جار ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستان کە دیارە نیشانەی ئەوەن کە سلێمانی جوانترین و باشترین خزمەتی بە هەموو عێراق و کوردستان دەکات. بە تایبەتی لە بواری شێرپەنجەدا لە سەدانەوەتی نەشتەرگەریەکان لە لای خۆمان دەکرێت. نوێترین چارەسەری کیمیایی دەدەین بە نەخۆشەکان. سنتەری ژیانەوە هیوای داوە بە خەڵک بە شێوازی فڕەپسپۆری پشکنین و چارەسەرکردن بکات. لە هەموو جیهاندا دیارە یەشێک لە هەرە بارە قورسەکان بەسەر دەستگا تەندروستیەکانەوە بەردەوامیدانە بە نەخۆشخانە و سەنتەرەکانی تایبەت بە چارەسەری شێرپەنجە. لە ڕووی دابینکردنی دەرمان و پشکنینی تاقیگەیی و چارەسەر بە تیشک و نەشتەرگەری سەر ڕایهەبوونی قەیرانەکان ئێمە بەردەوامین لە خزمەت بە سلێمانی و میوانەکانی تری عێراق و کوردستان بە کوالیتیەکی بەرز. بەردەوامین لە بەرزکردنەوەی ئاستی زانستی نەخۆشخانەکانمان. بەردەوامین لە بەهێزکردنی هەنگاوەکانی خۆپاراستن و هۆشیاری تەندروستی و گرنگیدان بە سەنتەرەکانی زوو دەستنیشانکردن وەک سەنتەرەکانی مەمک و سەنتەری کوردستان بۆ هەر سوودجگەر، سەنتەری تیشک، تاقیگەکانمان کە بەهۆی ئەم سەنتەرانەوە لە 30 نەخۆشەکانی شێرپەنجە دەتوانرێ بەریان لێ بگیرێت و ڕێژەیەکی بەرچاو لە خۆناغە سەرەتاییەکاندا دیاری دەکرێن و چارەسەری کەمتر و ئاکامیشی باشتر دەبێت بۆ بنەبڕکردن. بە جۆرێک دوو لە سەرسی شێرپەنجە دەتوانێت چاک ببنەوە.
دیارە سپاس بۆ جەنابی وەزیری تەندروستی کە هەر لە سەرەتاوە وەکو نەگوەکو وەزیرێک وەکو هاوڕێیەک و وەکو برایەک هاوکار بووە کە بە یەک دەستکارمان کردو بۆ ئەوی سلێمانی بگاتە ئەم ئاستا. سپاس بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی کە هەمیشە هاوکارمانە بۆ ئەوی ئاستی خزمەتگوزاریەکان دانەبەزێت. دەستخۆشی بۆ سەرجەم پزیشکانی سنتەری ژیانەوە هەر لە بەڕێوەبەر دکتۆر کارزان، دکتۆر کامەران، دکتۆر شوان، هەموو ئەو دکتۆرانی کە ناوەکانیان ئێستا لەبیرم نییە، کارمەندەکانمان ئەوانەی کە لەسەر جیهازی لینارکەکان ئیش دەکەن کە ڕۆژانە 12 سەعات هەتا 9 شەو نخونی دەکەن. دیارە هەتا سەعات 6 ئێوارە بۆ دانیشتوانی شاری سلێمانیە، لە دوای 6 ئێوارە هەتا 9 شەو بۆ میوانەکانمانەکە لە هەولێر و لە شاری دهۆکەوە سەردانی ئەم سنتەرە دەکەن. ئەمساڵ زیاتر لە 1000 نەخۆش لێرە چارەسەر کراوە. 2 کۆنفرانسی گەورە بەهۆی ئەم سنتەرەوە کراوە کە دیارە میوانداریەکەن لەلایەن ئەم دیوەخانەی کاک فاروق و شاری جوان و شاری پزیشکی فاروقەوە بووە. هیوادارین کە ڕێکخراوی ئەسترۆ ببێتە بناغەیەک بۆ پتەوکردنی کوالەتی چارەسەرکردنی شێرپەنجە بە تیشک لە سنتەرەکەمان و لە داهاتوش بۆ چاودیاریکردنی نەخۆش. سپاس بۆ هەموو لایەکتان و لە کاتمان گرتنە. زۆر سپاس دکتۆر بیران بۆ ئەو شانەی کە پێشکەشە کرد. لە پێشکەشکاری داهاتوومان بریتە لە دکتۆر ئارا و هەروەها تاوەکو بێتە ئێرە و وتارێکمان پێشکەش بکات. ئێوارتان باش بەڕێز جەنابی وەزیری تەندروستی، بەڕێز پارێزگاری سلێمانی، بەڕێز پارێزگاری هەڵەبجە، بەڕێز کاک شەکلەتیف لێپسراوی مەڵبەندی یەکێرەخستنی یەکێتی نیشتمانی کوردستان، بەڕێز میوانانی خۆشەویست، دکتۆر پزیشکانی، بەڕێز کارمەندانی تەندروستی. هەموو لایەکتان دەزانن شێرپەنجە وەک یەکێک لە ئاڵۆزترین تەحەدیەکانی ئەو سەردەما ماوەتەوە. لەبەر ئەوەی جیاوازی لە زۆرینەی نەخۆشیەکانی تر گەرانتی چاکبوونەوە لەم نەخۆشیەدا کەمترە، بۆیە بەرپرسیارەتی ئێمەش لە فراهەمکردنی چارەسەردا قورسترە. لە ڕاستیدا کۆبوونەوەمان لەم هۆڵەدا دوو ئەرچی گەورە دەخاتە سەرشانمان. یەکەمیان بەرپرسیارەتێکی مرۆییە کە مادام هەموومان مرۆڤین و هەمووشمان ئەگەری دووچاربوونمان هەیە بەم نەخۆشیە، کەواتە دەبێت گیانی هاوکاری لە نێوان خۆمان و کۆمەلگاکەماندا زیاتر بکەین. پێویستە ئەو پەیامە بگەینین کە کۆمەلگای مرۆڤایەتی لە جەنگێکدایە لەگەڵ دوژمنێکی هاوبەشدا کە شێرپەنجەیە. ئەرچی دووەمی سەرشانمان وەک پزیشک و ستافی تەندروستی دەست پێ دەکات کە بتوانین زانستی بین و باشترین زۆری چارەسەر پێشکەش بە نەخۆشخانەکانمان بکەین. خۆتان دەزانن هەڵبژاردننی جۆر و شوێنی چارەسەر بۆ دووچاربووانی شێرپەنجە و کەسوکاریان بابەتێکی تەواو هەستیارن. زۆر جار نەخۆش هەڵی دووەمی نییە بۆ ڕزگاربوون. لە کۆمەلگای ئێمەشدا وێرای ئاستەنگە ئەمنی و ئابووری و لۆجستیەکانی دابینکردنی دەرمان و چارەسەر ژمارەی ناوەندەکانی چارەسەرکردنی شێرپەنجە سنووردارە. کەواتە ئەچ سەرشانمانە ئەم سنتەرە و نەخۆشخانە شێرپەنجیانە وا لێ بکەین توانای پێشوازی زۆرترین ژمارەی نەخۆشیان هەبێت و لامان کاتیشدا ئاستی خزمەتگوزاریەکان دانەبەزێت و لە ڕووی زانستیەوە پێش بکەون. بڕوای تەواومان بەوە هەیە کە هەموو نەخۆشێک بێگوێدانە ڕەگەز و ئاین و ئینتیمای مافی خۆیەتی باشترین هەڵی چارەسەری بۆ بڕەخسێت. بۆ ئەوەش کارمان کردو و کار دەکەین. لەمڕۆوە سندوقی کۆمەکی توشبوانی شێرپەنجە پرۆژەیەکی هاوبەشی نێوان خەڵک و حکوومەت بووە کە توانراوە لە هەموو بارودۆخەکاندا پشتی پێ بەستێت و بەشێک لە توانەدارەیەکانی بودجەی گشتی و داهاتەکانی و هاوکاریە مادیەکانی خەڵک بە شێوەیەکی یاسایی بەگەر بخات بۆ دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی و ناردنەدەرەوەی نەخۆش بۆ ئەو پشکنین و چارەسەرانەی کە تا ئێستادا لە وڵاتەکەمان بەردەست نەبوون. بەدەر لەم کارانە کە لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 2000 نەخۆش لی سوودمەند بوون، بەشێکی زۆری خەرجی گرانبەهای دەرمان لە ئەستۆی ئەم سندوقەدا بووە. هەموو ئەمانە بریتی بوون لە استراتیژی یەکەمی کاری سندوقی شێرپەنجە بۆ بەهاناوەچوونی خێرای نەخۆش. بەشی دووەمی استراتیژی خزمەتگوزاری شێرپەنجە بریتە لە فراوانکردن و گەشەپێدان و بەرزکردنەوەی ئاستی زانستی نەخۆشخانە شێرپەنجەیەکان. لە نمونەی تەواوکردن و ئامادەکردنی کارەکانی سنتەری چاندنی مۆخی ئەسک بە تێتووی نزیک 1 میلیارد دینار پێشتر دەبوو بە خەرجیەکی زۆر نەخۆشەکان بنێنە وڵاتانی دراوسێ و بێگومان ئەوەش هەر لەسەر ئەرچی سندوق بووە. هەروەها سندوقی کۆمەکی شێرپەنجە ئەرچی ڕۆژانکردنەوە و فراوانکردنی
بەشی منداڵانی نەخۆشخانەی هیوا و دروستکردنی بینای ڕاوێژکاری و دابینکردنی ئامێری سیتسکان و مامۆگرافی بۆ نەخۆشخانەی هیوا لە سلێمانی لە ئەستۆگرتووە سەرڕای ئەنجامدانی هەمان پرۆژە لە شاری هەولێری پایتەخت و نەخۆشخانەکان لە سنتەری هێوی لە پارێزگای دهۆک. ئێوە دەزانن یەکێک لە گرفتە گەورەکانی چارەسەری نەخۆشی شێرپەنجە لە کوردستاندا بریتە لە چارەسەر بە تیشک کە بەهۆی نەبوونی ئامێری پێویستەوە بە گوێرەی ژمارەی دانیشتوان بە نمونە بۆ هەرێمی کوردستان نزیکەی 10 ئامێر پێویستە بەڵام لە ئێستادا تەنها 2 ئامێر لە سنتەری ژانەوەی سلێمانی یەکەچیان لە هەولێر هەیە و لە شاری دوێک دهۆک تەنها ئامێرێکی لێنە. هەروە لە چاپتوێری استراتیژی پەرەپێداندا لە ساڵی ئایندەدا ئامان زمانە ئامێرێکی تری لینیاکی پێشکەوتوو بۆ سنتەری ژیانەوە دابین بکەین. هەروەها 2 سنتەری سەردەمیانە لە شاری هەولێر و شاری دهۆک ئەنجام دەدرێت کەوا ئەوەی هەولێر لەوانەیە لە هەفتەی داهاتوو بەردی بناغێدا بێت. لێرەوە دەڵێم حەق خۆیەتی سوپاس و پێزانی خۆم ئاراستەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بکەین بۆ ئەو خزمەت گوزاریە نمونەیانەی کە پێشکەش بە خەڵکی کوردستانی دەکەن. سنتەری ژیانەوە و نەخۆشخانەی هیوا 2 سنتەری نمونەیین شانازیە بۆ هەموو لایەکمان. بۆیە سوپاس و پێزانی بۆ هەموو ئەو کەسانێک کە بەردی بناغی تەندروستی ئەم شارەیان داناوە بە تایبەتی بەڕێز جەنابی وەزیری تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و هاوکارانی. هیوادارم ئەم کۆنفرانسە بەرەو پێشتونێکی تر بێت بە ئامانجی خزمەتی زیاتر و هیوایەکی زیاتر بداتە ئەو خەڵکانەی کە پێویستیان پێمانە بە تایبەت لە هەرێمی کوردستان کە وێرای ئەوەی خەڵک مێژوویەک لە نەهامەتی و قوربانی دانی دیوە ئەمەش بۆتە پەناگەی هەزاران ئاوارە لە سەرجەم ئاینزا و ناوچەکانی ترەوە. سوپاسی ئامادەبوونی هەموو ئەو میوانە بەرەزان دەکەم کە هاوبەشیمان دەکەن لە زانیاریەکانی خۆیاندا. سوپاسم بۆ وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتیەکان هەیە کە هەماهەنگن لەگەڵماندا لە پێناو خزمەتکردن لەم بوارەدا. سوپاسم بۆ هەموو ئەو لایەنە ڕێکخەر و جێبەجێکارانی ئەم کۆنفرانسە و هیوای سەرکەوتنتان دەخوازم. سوپاس. زۆر سپاس بۆ وتارەی کە پێشکەشکردین و دەمانەوێت کە ئێستا وتاری پێشکەشی دکتۆر ڕێکەوت حەمەڕەشیدمان جۆ لێ بێت.